من بەدڵ و بە گیان کە جەنابی سەرۆکوەزانی دامە. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتین ئێستا ساتی کردنەوەی دەرگای یەکێک لە قوتابخانەکانە کە دەنگدانی تایبەتی لێ ئەنجام دەدرێ. هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ دەکات لە دەنگدانی تایبەت وەکو دەیبینن ئەوە هێزە ئەمنیەکانن لە زێرەفانی وەکو دەبینن هەمویان وەستاون بۆ ئەوەی بچن دەنجی خۆیان بدەن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. هەموو لە بەیانەیەکی زووەوە لێرە وەستاون بۆ ئەوەی بە زووترین کات بچن دەنجی خۆیان بدەن و مافی خۆیان تۆمارکەم بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دەنگدانی تایبەت زیاتر لە سەروو 1 ملیۆن کەس دەنگ دەدا لە ڕۆژانی دەنگدانی تایبەت وەکو دەبینن پێشمەرگەکان هەموو وەستاون بۆ دەنگدان. ئێستا ساتی کردنەوەی ڕێک کاژمێر حوتی بەیانیە ساتی کردنەوەی دەرگای قوتابخانەیە بەڕووی دەنگدەران. ئەگەر باسکە ئێوە لە بەیانی چەندەوە لێرەنە بۆی دەنجی خۆتان بدەن. بەخیران کەناڵەکەتانەکەم بخێر سەر چاوان ئێمە لە بەیانەوە زووەستاوین بۆ سەرکەوتنی کاکلیستی پای دەموکراسیان جەنابی سەرۆک بارزانی من بەدڵ و بە گیان کە جەنابی سەرۆکوەزانی دامە بۆ لیستی 275 لەبەرچی پێشمەرگە دەنگ بە پارتی دیموکراتی کوردستان دەدا. بەخوازمە بخۆتانە بینن بەو پڕۆژە و بەو هەموو خزمەت گوزاریە کە کرایە جەنابی برا گەورە بە خۆتان دەبینن چی کردێ و چی نەکردیە شتەکە بەخۆی دیارە. داواکاریت لە پێشمەرگە و هێزە ئەمنیەکانەیە. وەڵی ئەو داواکاریەم هەیە کە سەرکەوتنی لیستی 275 سەر بێخن تەنانەت ئەوە سڵێت و سڵاو بۆ جەنابی برا گەورە. زۆر سپاس بەخێر بێن سەر چاوان زۆر بەخێر بێن. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا وەکو دەیبینن دەرگای قوتابخانە کراوە بەڕووی دەنگدەران دەنگدەرێکی یەکجار زۆر لە هێز ئەمنیەکان لێرە بەشداریان کردووە بە جۆش و خرۆشەوە بەشداریان کردو هەموو هاتون دەیانەوێت زوو دەنجی خۆیان بدەن و ناوی خۆیان تۆمار بکەن بۆ دەنگدانی تایبەت.